ئازیزانم سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین و هیواخوازین هەموو لایەکتان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا. ئازیزان بۆ ئێوارەش ئێمە میوانداری بەڕێزێکمان کردووە کە بەڕێزیان نەوزاد ئەحمەدن ئێشگری کارگەڕینن لە نەخۆشخانەی شید ئاسۆ. ئەم ئێوارە میوانداریمان کردو و باس لە نەخۆشخانەی شید ئاسۆ دەکەین کە بینین لەوێ ئەو کەسانی کە نەخۆشی خەتەرن یاخود ئەوانەی کە بە قورسی ڤایرۆسی کۆرۆنایان گرتووە حالی ئەوێ ئەکرێن لەوێ داخڵەکرێن و ئەم لە شەواندا ئیشەکات. ئەمانەیە بزانین جیاوازی کارکردن لە نەخۆشخانەکانە لە شەوان و لەگەڵ ڕۆژات چییە؟ ئایا ئەو بارگریانیانەی کە بۆیان دروستە بێت لە شەوان ناچین و لەگەڵ ئەوەشتا کاک نەوزاد کارمەندی خۆمانە لەگەلی کوردستان و کار دەکاوە لەگەڵ ئەوەشا هونەرمەندە ماشەڵڵا دەبێت کاک نەوزاد. ئەمانەیە باسی کاری هونەریشکەین لە ئێستا کاری هونەری چۆنە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ئایا کارەکان وەستاون یاخودنا. کاک نەوزاد زۆر بەخێر بێت. زۆر سپاس مەمنونم، زۆر سپاس بەم دەرفەتە. سپاس بۆ ئامادەبوونت، ئێمە خۆشحاڵین کە سەرەڕای ماندوو بوون و کارکردنت لە شەوان و لە نەخۆشخانەی شید ئاسۆ و خزمەتکردن بە نەخۆشەکان ئێستا میوانداری ئێمەت قبوڵ کردو و لە ستۆدیۆ لەگەڵمانەی. من ئێرە ماڵی دووەممە وەکو تەلەڤیزیۆنی گەری کوردستان ئەوە ئینکاری تیان ناکرێت چونکە بە شانازیەوە لەم لە ساڵی 98ەوە من لێرە لە تەلەڤیزیۆنی گەری کوردستان دەرکەوتم و بە خەڵک ئاشنا بووم. یەکەم مەشهەدی بەرنامەی کەشکۆڵۆکاتە بەناوی کەشکۆڵۆکە دەستمان پێ کردەوە. هەتا ڕۆژیان برم تا تەلەڤیزیۆن منی قبول بێ من تەلەڤیزیۆن ماڵی دووەمی خۆم ئەوە بەدڵنیاییەوە بەدڵنیایی ئەوانیش قبوڵیانەوە بێگومان خزمەتێکی گەورەت بە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانیش کردو و ئەوانیش بە هەمان شێواز ئەو ڕێزە لە تۆگرن. سپاس بۆ ڕێزیان. کاک نەوزاد بەڕێستان لە نەخۆشخانەی شید ئاسۆ بە شەو کار دەکەن. ئەمانەیە بزانین جیاوازی کارکردن لە شەوات چییە یاخود ئەو بربەستانەی کە بۆ ئێوە وەکو کارمەندان دروست دەبێت لە نەخۆشخانەکانە چین؟ وەکو بربەست زۆر جار بربەست دروستە بێ ئەوە بڵێم ئێمە زیاتر لە شەوانە کاڵن لۆدێکی زۆرمان لەسەرە. لۆدەکە چییە؟ یعنی ستافەکان کەمە بنەوە بە عام کەمە بنەوە. بۆ نمونە ئێستا من وەکو خۆم کە لەوێم با بڵێم لە دوای ئەوەی کە جەنابی بەڕێوەبەر و بەڕێوەبەری کارجێڕی کە ڕۆنەوە لێ نامێنن من بەدیلی هەردووکیانە من ڕۆڵی هەردووکیانە بینم وەکو ئێشەگەری کارجێڕی لەوێت لەگەڵ ئەو برادرانی تێمانە بە هەمان شێوە. چی زەختی خستخانەکە یەتە سەر ئێشەگەری کارجێڕێکە بۆ دابینکردنی پێداویستەکانیان بۆ چاودێریکردن بۆ ئاگابوون لەوەی ستافەکان چێ ئامادەیە چێ ئامادەنێن لەگەڵ تیم لیدەرێکە. ئێمە یەک تیم لیدەری ژەمێنێتەوە ئەوش وەکو سەرپەرشتیاری ئەو یەکەی کە پێڵەن یەکەی چاودێری ورد و یەکەی قاوشیش هەموو لۆدەکە کەوێتە سەر ئێمە لەگەڵ چەند پزیشکێکە پزیشکی ێشەگرەکانیش کە ئەمێنەوە پزیشکی قاوشمان جیایە یەک پزیشکی قاوشمان هەیە ئەوانە شەو هەتاوەکو بەیانی ئەمێنێتەوە. بۆ نمونە ئێستاکە من هاتم جەنابی کاک دکتۆر توانان لێوە بوو لەگەڵ سێ پزیشکی بێهۆشکاریشە لەگەڵ ستافێکی تایبەت بە بێهۆشکارەکان کە لێمێنەوە. لەبەرەوەی کە باسمان کرد نەخۆشەکان ئەو نەخۆشانەی کە لە بارودۆخێکی قورسان یاخود نەخۆشیەکەیان بە قورسی گرتووە و زیاترەوانن کە بە هەناسەی دەستکرد لە لای ئێوەن ئەبێت ئێوە 24 ساعتەکە بە بەردەوامی لە کارا بن لە ئێشگرتنا بن یاخود ئەمانە بۆ ئێوە زۆر زۆر قورسە. ئەمە لەسەر کارمەندەکان ناخۆش نابێت یاخود قورس نابێت. بێگومان وە پێشەوەی کە بینی سۆدەژوار بۆم باس کردی وتم سعات 3 و 4 شەو لەناو خەستخانەیە وەکو ئێستا وایە ینی بەنسبەت کارمەندەکانەوە وەکو ئەم سعاتە وایە ئەڵێ نوێژی نیۆڕۆ چکە هیچی خەوی نییە هەمووی بەردەوام چکە ئەمە بە 2 وەجبەیە بە 3 وەجبە ئەگۆڕدرێن کارمەندەکان ماڵێن 6 ساعتمانەیە 8 ساعتیشیان تایە ماڵێن کە ئەڕوانە سەرەوە خۆیانە گۆڕن و خۆیان دەرعکەن و ئەچن بۆ ئیشکردن تا ئەو ستافێتە خوارەوە باوەڕکە هەم ئەوانەی ترەوە نییە خەویان نییە ئیسراحەتیان نییە هەتا ئەوە تەواو بێت ئەنجا وەجبەیەش کە ئەڕاتە سەر ئەو وەجبێ تەواو بوو ئەنجا وەجبەیەشی ترێت. ئێوە چەند گروپ نییە خۆ چەند وەجبان وەکو داوامکردنی کارمەندەکانتان لە نێو نەخۆشخانەکەیە؟ ناڵم ئێستا لە وەکو بەشی بێهۆشکاری وەکو چاودێری هورد ئەو قاوشە ئەوە 3 بەشن زۆر جار ئەبن بە خۆشیان بەپێ جەدوەلی خۆیان خۆیان اتفاقیەکەن زۆر جار ئەکەن بە 2 گروپ بە 2 گروپ یعنی با بڵێن لە 12 نیوەڕۆ بۆ 8 شەو
هەشتی شەو تایەتی سەرەکەی بۆ بەیانی بۆ هەشتی بەیانی یان بۆ دوی شەو دوی شەوێتە خوارەوە ئەنجاوەش بێژکە و هەشە سێ شەفتە بە سێ شەفتە ڕوە یعنی بە سێوەش باڕوە بەڵام ئێمە وەکو کارجێڕێکان من هەر خۆمم یعنی هەتاوکو بەیانی چەند شەو بە درێژای ئەمماوە زۆرە چەند هەتاوەکو بەیانی ئێمە هەر دانیشتوینە بەری چونکە هەموو لۆدەکە زیاتر لەسەر ئێمە وەکو کارجێڕی وەکو یەکێگری کارجێڕی لەگەڵەوەی کە ترسێکی زۆریشتان لەسرە بەردەوام لە سیاسی و خەلقیان و لەگەڵەوەی ئەو نەخۆشخانە ڕەنگە پڕ لە ڤایرۆس بێت نەخۆشی خەتەری تیا بێت ئەمە بزانم کارمەندەکانتان چۆن ئامادەکاریەکان یاخود چۆن خۆیان نەپارێزن کارمەندەکان بە شێوەیەکی گشتی ئەمە شوێنی خۆگۆڕینیان شوێنێکی تایبەتە کە لە جلوبەرگی تایبەتی لەبەرەکان بە هەموو پێداویستە تایبەتەکانەوە ماسک و چەندێک ماسکێک ینی ماسکێکی 95 ماسکێکی کە بەسەریا چەند جوود دەستکێشێک گاونێک لەبارەکەم دوای گاونێکی تری کە پس بەسەریا تەنانەت عینەک و کڵاو و ئەندێشتی تایبەتی هەیە بۆ خۆپارێزیە ئەوانە ئەکەن ئەنجا لە دوای هەموو شتێکەوە ئێمە ئەو کارمەندانی کارمەندی تایبەتمان هەیە ڕاهێنراون ئەم کارمەندانە تەنها بۆ گۆڕینی ئەو ستافانە تەنها بۆ گۆڕینی ئەوانە ینی ئەوان ئەیان گۆڕن ینی کارمەندی تایبەتیشتان هەیە دایبنێن کە ئەمان گۆڕن بە شێوازێکی تەندروستانە ئەوانە هەموو ڕاهێنراون ینی ئەوانە خولیان بینی بەرەوەی کە خستخانەکە ئێمە ئفتاحکەین بکەین بە کۆرۆنا چەند کارمەندێکی هەندانە بە ئەوانیش شەفتات بەڵام شەفتاتەکەی ئەوان با بڵێن 5 ڕۆژێک گەن دوو کەسن ئەم دوو کەسە 24 ساعتێکە ئەمێنەوە ئەمانە خۆیان ڕاهێنراون تایبەت بە گۆڕینی ستافە کارمەندەکان پزیشکەکان و کارمەندەکان ئەوانە یعنی ئەوە نیە ئێستا من بچەم بڵم ئەمێ بڕۆم سەرێک لە قاوش بم بچم سەردانی بکەم زانم تەفتیشە بکەم چی هەیە چینەوە هەر خۆم بچم نا ئەوە نییە ئەوان بە شێوازی تایبەتی خۆیان یان گۆڕن ئەو پێداویستەکان یەکێکی خەنە بەردەساڵە ئەوە بکە ئەوە بکە لە ئاخر شتا بە حاڵ یەک پارچە گۆشتی ئەمە دیاربێ ئەمە یەکسەر بە لەزگا هەمووی دایپۆشن ینی شێوازێکی زۆر باش و ڕەنگە هەر کەسێک لە دەرەوە کاتێک باسی نەخۆشخانی بۆ بکەی وابزانێت کە لە چەند پزیشکێک و چەند کارمەندێک پێک هاتەوە ئاسایی عیلاجێکی بێت پێیات و سەردانێکێکە ئەوە نازانێ ئەرکەکانتان چەندێک قورسە لە نێو نەخۆشخانەیە بەتایبەت کە لە ئێستادا ئەم ڤایرۆسی کۆرۆنایە و ئەگوازرێتەوە بە ئاسانی ڕەنگە ئەرکی ئەوەی قورستر کردبێ ئەزانی لەم کاتە جەوەکە چەند گەرمە باشە ئێمەش خستەخانە خۆ زێنە و قاوشەکان چەند قەرەباڵ خۆ ئێمە نظامی مرکزیمان هەیە چیرەکان وەکو پێویست ئیش ناکات لەم کاتەیە باشە ئیشەکە ناڵێم ئیش ناکەم مە زۆکو پێویست نییە بڵێ گەرمە ناو قاوش گەرمە یعنی باوەڕکە کارمەندێک 8 سعات لە ناو جلێکایە وەکو وایە بێنی یعنی زەلامێ بێنی بخیتە ناو بەرمیلێکەوە سەری بنیت و بیبیلۆ پەرتاوە دەینیت ئاوە کاتێنە خوارەوە هەر هەموو ڕەنگی پێستیان ئەڵێ و کاغەزی منە عارەقەکەنەوە جلەکانیان هەتا بڵێ گەرمە ئەرکیان زۆرە سترسێکی زۆرە لە سەریانە وکوفەکە ئەنجا ناو خستخانەش پڕ لە ڤایرۆس لەگەڵ هەموو ئەمانەشە زۆر جار ئێمە کێشەمان بۆ دروستەکەن کێشێکی ئەوە باسی ئەوە بکەم بەتایبەت لە شەوانە ڕەنگە هەندێک لە ئەو خزم و کەسی نەخۆشەکە بۆ بزانێ بارودۆخەکە لەو کاتەیە بووی گونجاوە لەبارە بە شەوانە زیاتر دەرفەت بێنێت داوای ئەو هاوکاریتان لێ بکات بۆی سەردانی نەخۆشەکەی بکات ئەمێ خۆت باسی ئەو کێشانە بکەی ئێمە هەمە کاراسانیمان بۆ خەڵک کردووە بە هەموو شێوەیە زەختێکی زۆرمان خسۆتە سەر خۆمان سەر کارمەندەکان ئەمە کۆمەڵێک کرێکارمان هەیە ژمارەیان کەمە ژمارەیان کەمە لە چاو خۆیان ینی ئەم کرێکارانە ئێمە کەسێکمان دیاری کردووە لەگەڵ یەک دوو کارمەندی تری خۆمانە بە هاوکاری کاراسیانیمان بۆ خەڵک کردووە کە خواردنێک کە پێداویستیەک بێنن بۆ نەخۆشەکانیان یا بۆ ئەو کەسانی بەدان نەخۆشەکانەوە ئەوان ئەچنە دەرەوەلیان وەرەگرن ناوشتی لەسەر نووسن بە تایبەتی خۆیان ئەچن بۆیانە گەێن و ئێنە دەستکرد لەو بەهۆ شەوە ناوەستنداوەمان لێکەن هەڵە چین سەردانێکی نەخۆشەکە بکەین آخر سەردانی نەخۆشی کۆرۆنا ئێستا هیچ منطق نییە تۆ کەسێک بخۆیان لەوە تێبگەن کەسێک بارودۆخێکی خراپە لە نێو نەخۆشخانە نەخۆشەکەی سەختە ینی ئەو ژیانی لە مەترسیە تۆش دووبارە ژیان نەکەوتە مەترسیە و ئەگەر تۆش هەڵگری ڤایرۆسەکە بی ڕەنگە چەند کەس بەرکەوتنت لەگەڵا هەبێت لەگەڵ خێزانەکەی خۆت ئەوەنێ بۆ ئەوانیش قورس بێت و مەترسیان بۆ دروست بکەیت بۆکەی پیانەڵی ئەڵی کاکە ئەمە ئاوای ئەمە خراپە نابێت تۆ بچیتە سەر پێیزنا کاکە لە باوکم منە مێ سەرێ بم یاخدە باشە خۆ من ئەزانم باوکتە بەڵام منیش ئەڵم مەچۆ لە سەرەوە لەبەر ئەوەی
تۆ ئەگەر توش بوویت وەکو ئەو توش بووە با تۆش توش نەبی تۆش توشبی چەند کەسی کە تووشەکەیت ینی بەڕاستی خەڵک ئەوە نازانێت ئێمە یەکێ لە کێشەکانمان ئەوەیە لە کاتێک ئەوەکو کاڵم کاراسانی زۆریشمان بۆ خەڵک کردووە چیشیان پێویست بوو بێت ئێمە بۆمان دابین کردوون بە عام لە هەموو شتانی کە نەخۆش پێویستی پێبێ بەسپاسەوە ینی زۆر بەسپاسەوە ئەڵم فەرمانگەی تەندروستی سلێمانی کە زۆر هاوکاری و خەسخانی کردو بەردەوام دەسی بە ئێمەوەیە وەکو خەسخانی شەیداسۆ من بەڕاستی ئەڵم ینی فەرمانگەی تەندروستی سلێمانی هاوکارێک و پاڵپشتێکی تەواوی 100% ئێمە لەوێ ئەگەر ئەوان نەبێ کۆمەڵە شتی ئێمە قەت ناتوانین دەستخۆشییان لێکەین بۆ هیوای کە بەردەوام بن. کاک نەوزاد شەوانە حاڵەتەکان چۆنن حالەکردنەکان بەردەوامن لە شەوە یاخود یان تەنها لە ڕۆژایە نەخۆش بێتە نەخۆشخانەکە پێ خۆشە وەکو معلوماتێکیش چ بۆ خەڵکیش و چ بۆ جەنابیشتان زۆر کە زیاد خۆی ئەڵێ چوومەتە فڵان شوێن وتوانە بڕۆ بۆ خەسخانی شەیداسۆ یعنی لای ئێمە وەکو ئیسیشاری نیمانە وەکو ئیسیشاریەک بڵین پزیشکێک دانیشت بێ بە تایبەت نەخۆشی کۆرۆنا ببینێ ئێمە تایبەتە بۆ نەخۆشانی کە لە شوێنەکانی ترەوە بە ئیحالەیان نێرن لەو بنکانی کە تایبەتن بە نەخۆشی کۆرۆنا لێرە لە نەخۆشخانەی گشتیەوە یان لە نەخۆشخانی سەرچنارەوە یان لە قەزاکانەوە لە چەمچەماڵ و لە ڕانیە و لەو شوێنانەوە بە ئیزعاف بە ئەمبڵانس لێەوە نەخۆشمان بۆ ئەنێرن کە ئەو نەخۆشانە لەوێ داخڵ بوون فیلیان بۆ کراوە فحوسات وشتیان هەموو بۆ کراوە بە مەزبوطی هەموو شێکیان کامل بووە ئەگەر پێویستی بە چاودێری ورد بێ یا پێویستی بەوە بکەم کێسە بەردەوام ئۆکسسیژینی هەبێت و ئەوە ئەجا ئەنێرن بۆ لای ئێمە کاتی ئەنێرن بۆ لای ئێمە ئەوان ئێمە ئاگادارەکەنەوە لە ڕێی تەلەفۆنەوەڵە کێسێکمان هەیە پێویستی بەوەیەکەوە ئایا جێگەتان هەیە چکە ئێمە زۆر جار گەشتوتەوەی کە جێگەمان نەماوە ینی ناو خەسەخانە ینی فول بێت بووین ئێستا حالیان ئەگەر من پێ بڵم لە بەشی چاودێری 22 نەخۆشمانەیە چاودێری ورد ینی زۆرە 22 نەخۆش بۆ چاودێری ورد زۆرە ئێستا بەڵام سوپاس بۆخوا ینی ڕێژەکە بەرەو زۆر دابەزین و کەمبوونەوە ئەوە جێکی دڵخۆشیانی بە خۆشحاڵیەوە ئەم چەند ڕۆژانی میوانداری هەچ کەسمان کرد بێت هەر لە کارمەندان و لە پزیشکان ئەو هەواڵە دڵخۆشکەریان باس کردووە ینی باسی ئەویان کردو کە هێواش کە خەریکە ڕۆژەکە کۆنتترۆڵە کرێت یاخودی ئارامترە بێتەوە بێگومانم ئەوە شەگەڕێتەوە بۆ پابەتبوونی هاوڵاتیان خەڵک بەڵێ بێگومان خەڵک ینی وردە خەریکە تەوعیە بێ خەریکە چاوی تێگات کە شتەکە بوونی هەیە من ماوەی لەمە پێش باوەڕ کە لە بێتاقەتی خۆمار ئاوا خەسخانە دابینیشتم هەر ئەو ڕۆژە سیانزە کەس جیانیان لەدەسە بە کۆرۆنا ینی گەنجێکی تیا بوو زیاتر بۆ زۆر دڵگران بووم زیاد لە حدەسم کرد بە گریان ینی نەک من یەک کارمەندێک کەش لەگەڵما ینی پێم خۆشە سپاسی کەم زۆر ماندووە کاک بەکرد لێ بەسراوی تەقدیرەکانە لە من خراپترە گریا لە من خراپتە گریە وەڵحاڵ ڤیددیویەکم کرد بڵاوم کردو باوەڕکی هەزاران کۆمێتی نەشانوسی ئەمە ئێکاکە وەڵام معاشەکەم وەرنەگرەوە ئەمە بۆیە واکە بزانە لەوانەیە پارەی لە شوێنێکەوە وەرگرت بێ کاکە من وکو کارمەندی ڕێنمایی تەکەم ئەڵم تکایە خۆت بپارێزە بە قسەی کەس مەکە مەیە دەرەوە یتە دەرەوە ماسککە دەستکێش بەکاربێنە تێکەڵاوی خەڵک مەگە قەرەباڵخی مەکە من لەبەر تۆوە ئەڵێم ئەمە پەیامێکە بۆ ئەوان ڕاستە یعنی تۆش بەم نەڵێ ئەڵێ ئەمە سەر بە شوێنەکە ئەمە پارەی وەرگرتووە ئەمە هەڵبەتەوەی کردو بەدایان کۆمێتی نەشانوسی بوو من هەر باکم نەبوو بۆ هەر گوێم نەیاوەتێ یعنی من دەستخۆشییان ینی تو ڕەنگە تۆ بۆ ئەوەت نەتکرد بێت کە ینی بەڕاستی باوەڕکە لە حرسی خۆم لە بێتاقەتی خۆم کە ئەم بینی حاڵەتەکە زۆر بوو ئەو خەڵکە یعنی ماقول نییە تۆ لە ماوەی 12 ساعاتە سیانزە بۆ 14 کەس گیان لەدەست بە کۆرۆنا خەڵکێکیش بێت ئیدعای ئەو بکە بڵێ وەڵای نییە بەستنی قورس ینی بیستنی قورسە لەوەی کە ینیگە بۆ خۆ لە نێو بارودۆخەکەیە بوو اینجا بەڕێزیشتان هونەرمەندن و هونەرمەندان هەستیان ناسکترەوە ینی بکەی بینیت یان جا دوای ئەوەش هەمیشە پێشەنگ بوونە هونەرمەندان لە نێو کۆمەڵگەیە و ڕەنگە تۆ لە سۆنگەی ئەو هەستکردن بەبەر پرسیارەتی خۆتەوەی سوبێت ئەوە بکەیت تا ڕێنماییەک پەیامێک بە هاوڵاتیان بڵێ ئەگەر خۆت نەپارێزی بێگومان ینی بەداخەوە ڕەنگە خزم و کەسوکارەکەت یا خۆت جێگەت ئێرە بێ ڕاستە وڵای من پێشتریش چەند جاری کە لە ڕێکاونتێکی خۆمون لە ڕێوانەوە یعنی وەکو پەیام ماوە داوام لە خەڵک کردوتمە تکایە خۆتان پارێزن یعنی لەبەرەوە حاڵەتە هەیە بوونی هەیە بۆ ئەوی نەگاتە ئەوە یعنی ئەوتانە بە قەرەباڵخیەکی ماوەیەک لەو پێشکە قەرەباڵخیە بوو زەرمان کرد و زانیمان
کە بۆ قەرەباڵخی زۆرانە بۆ گوێنەدان بەڕێنمایانە حاڵەتەکان چەند بەرز بۆ کاک نەوزاد بەڕستانۆکو باسمان کە لێرن کار لێراکەی لەگەڵ ماندوو نەبی شەوانە کە کار لە نەخۆشخانەی شەیدا سۆکەیت و بە ڕۆژی ئەگەڕێتەوە بۆ ئێرە و ئەرکەکانی خۆت جێبەجێ ئەەکەی تاکو چەندێک خۆت ئەپارێزی یاخۆت گرنگی بە ئەوادەی کارمەندانی ناو گەلی کوردستان خۆیان بپارێزێت و یاخۆت ڕێنمایییانەکەیت. من زۆر جار لەگەڵ برادرانە باسی ئەومان کردووە وتومە من بەر لەوەی کە بێم تۆ بپارێزم لاسی کوڕمە پارێزم ئەوە من ئەبێ لە خێزانەکەی خۆمەوە دەست پێ بکەم بێگومان ئەگەر خۆت و خێزانەکەی خۆت خۆش نەوێت بێگومان کەسی کەشم خۆش نەوێت بۆیە هەموو جارە وتومە یعنی ئەو داواشمەوە بۆ وتومە تکایە ینی وەکو خۆتە خۆش نایە با مناڵەکەتە خۆش بێ دایکتە خۆش بێ باوکت و خۆش بێ دەوروبەرتە خۆش بێ خۆت بپارێزە خۆپاراستنی ئێمە لە ناو نەخۆشخانە ئەمە یەک جلی تایبەتمان هەیە لەوێ جلێکی تایبەتمان هەیە و جلانە هەموو کەس دەزانێ قابلی فرێدانە باشە کاتێک کە یینە دەرەوە لەوێ نەک بۆ من بۆ هەموو ستافەکە بۆ هەموو پزیشک و کارمەندەکان لەوێ حەمامی تایبەتی هەیە لە ناو نەخۆشخانەیە چەند جیازێکی تایبەت هەیە بۆ خۆڕەشکردن ئێمە ڕەشی پێڵین خۆ تاقیمکردنە ئەچیتە ناو جیازەکە تاو هەموو لەشێ پاگەکاتەوە تاقیمیەکە بە پارێزراوی دوای ئەوە کە تاقیم بوویت ئەچیتە ناو حەمامەکە لە حەمامەکە لێ خۆت ئەشۆریت باشە دوا خۆشوەردنەکە و جلانەی کە لە بەرتایە هەموو کیس و هەموو شتێکی تایبەتی جلەکان فڕێیت وی کاتێک کەیتەوە ناو دەستگای گەلی کوردستان و هەر لە پرزگەکەەوە ئەمەش ئەو شوێن ئەومانداناوە لەبەر سەلامەتی هاوڵاتیانی ینی بەشی ئیداری تەلەڤیزۆن ئەوەیە داناوە لە پێناو سەلامەتی هاوڵاتیان یاخود ئەو کارمەندانی کە داخڵ ئەبن بۆ ئەوەی کە خۆیان بپارێزن و ئێوە پێویستە هەموو کارمەندەکان کە هێنە تەلەڤیزۆنیێنە ئێرە بە جیازەکە تێپەڕێن و بێن لە دەرگا باریکەکەی ئەملاوە ئەوە پێویستە کاک دیلان مەحاسەبەی هەنە بکە نازانمە قەدەغێ ناتوانێت وەکو خۆپارێزیەکە من نەک بۆ مناڵم بۆ هەموو ستافەکانی نەخۆشخانە لەوێ ئەو جلانە فڕێ درێ دوێتر جلێکی کە لە بەرەکەیت و ئێمە تەعاملیشمان لەگەڵ نەخۆشانیە وەکو ئێمە اینجا ئێمە نەخۆشخانەکەش بە شێوازێکی وا ئەومان کردووە دوو دەرگای هەیە دەرگایەکی لە بەشی پشتۆی نەخۆشخانەیە دەرگایەکیش لە بەشی پێشەوەیە هەرچی نەخۆشیەکە داخڵە بێت لە دەرگای پشتەوە داخڵە بێت دێتە ناو گەراجێکەوە لێەوە ڕاستە خۆ سەرەکەوێتە سەرەوە یعنی هیچ بەرکەوتەیەک و بینین و تعاملێکی لەگەڵ ستافی ئیداری و لە با بڵێن پرزگە و پۆلیس و یان ئەم کەسانی تر جگە لە کارمەندەکان کاسنە سەرەوە بۆلایەن هیچ بەرکەوتە و بینینوینێکیان نابێتەوەن شێوازی خۆپاراستنی ئێمە لە نەخۆشخانە 100% شێوازی یان یاخود بڵێم کارمەندان توشببوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا چۆنە بە تایبەت کارمەندانی شەوان کە ڕەنگە بە خۆت لە نزیکەوە زیاتر ئاگادار بێت توشببوونی ئەو کارمەندانی کە لە شەوانە ئێشەگرن زیاتر یاخۆت لە ڕۆژە وەخوی شەو ڕۆژەکە چییە؟ شەو ڕۆژەکە زیاتر ناڵم ئەوەنێ تیمەکان ستافەکان کردویان بە چەند بەشێکەوە کردوانم بە چەند بەشێکەوە یعنی وڵی بەرکەوتەمان زۆرە وەکو کارمەندانی نەخۆشخانەکە بەرکەوتەمان زۆرە ئەمە ماوەلەوە پێش سامپڵیان وەرگرت لە کارمەندەکانی خۆمان لە کۆی 26 سامپڵ 24 بە پۆزتیفاتەوە بەڵام سوپاس بەخوا تەندروستیان ئەتوانم بڵێم لە 90 هەموو تەندروستیان زۆ باش هیوای سەلامەتی و تەندروستیان بۆ خوازێن کاک نەوزاد لەبەرە کاتمان کەم ماوە لەگەڵ بەڕێستا پێم خۆشە باسی کارە هونەریەکانیشتان بکەین نازانم بینەران تاکو چەندێک کارەکانی تۆیان بینیوە باسێکی ئەو کارە هونەرانەمان بۆ بکە لە کورتە فیلم و لە سینەمای و لە بەشداریت کردووە و لەگەڵ ئەوەشتا لە ئێسادا کاری هونەری چۆنە وەستاوە یاخود ناوە هیچ کارێکت نییە یاخود هیچ پرۆژێکت نییە لەگەڵ هونەرمەندانە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بکەیت؟ وڵایی من ناڵم هەرو کوتم لە ساڵی 98 بۆ یەکەم جارۆک و بەرنامی کەشکۆڵکە دەستمان پێکردەوە لەگەڵ کاگمایر و بەڕەحمەت بێ خوا لێیان خۆش بێ کاک سەلاح و کاک بادینی حەلیم و لەگەڵ ئەو برادەرانەیە ئیتر بە مەشهدێک بەشداریم کرد لەگەڵانە ئیتر دوای وەردە لە هەموو بەرنامەکان و مەشهدەکانە ئیتر بەشدار بووم تقریبا نزیکەی وەکو تیپی ڕەنگاڵش 13 کاری شانۆیم هەیە لەگەڵیان هەرو شانوانەی ئێمەش هەم خەڵکی شاری سلێمانی و دەوروبەریشی شایەتی ئەوەن
تیپە ڕەنگارە هەموو شانۆگەریەکی کرد لەمەوەی 3 مانگ بۆ 4 مانگ نمایشمانە کرد ئێمە هەر قوتابخانەی جێرە شێوێنەکان کاتی خۆی نزیکەی 7 مانگ و شتێ ئێمە عەرزمان کرد یعنی لە قیمەیە بوو نەبوو هیچ شانۆگەریەک نەبوو کە ئەوە لە ئێستا قورس نییە بۆ ئێوە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ڕەنگە کار هونەریەکان وەستا بە وەکو وتیشم بەس زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێیت هیچ پلانێکتانی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بەتەما بنکاری لەسەر بکەن وڵای من لەگەڵ برادرێکە قسەم کردوتم ئەگەر بێت وەکو شێوی مەشاهیدی تەمسیلی بێت پێم خۆشە 3-4 ئیش بکەینەوەانە وتی باشە تۆتەر 10 ڕێژە چۆنەڵی سیناڕەکانی با حازرکەین و ئەوە هەوڵێن ئیشی لەسەرکەین و لەگەڵ کاکە هالانی خۆشمانە وێنەگەر ئەوە بەتەمەن شتێ بکەین وەکو شتێکی دۆکۆمنتاری و هەم هەندێشتی چۆنڵی ڕێک دۆکۆمنتارێکی واقعیانە لە سەر ژیانی لە خۆمەوە وەکو خۆم وەکو هونەرمەندێک و وەکو ئەوەش ئەنجا بچینە داخلی ناو خەسەخانە بین چۆنێتی ئیشەکانی خەسەخانە و لێو دواتر چۆنێتی هاتنەوە بۆ ئێرە و ئەوە شتی چاوامە دەسوێت بە هیوای کاری باشتر بە هیوای بەردەوامی کاکنەوزار بۆ هیواین کە بەزووترین کاردە و کارە بینی و هیوای تەندروستێکی باش بۆ خوازین و تەندروست بی ئینشاءڵڵا هەمیشە سواز بۆی کە میوارە میوانداری ئەمە قوبڵ کرد دووبارە سواز بۆ ئامادەبوونت هیوادارم هەموو خەڵکیش پابەندێ بەڕێنمایەکانەوە ئینشاءڵڵا هیواداریم کۆمەڵێک لە هونەرمەندان لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی خوانەوەکو ئەوەی کە پێشەنگی کۆمەڵگان کارێکی هونەریان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا کردووە با پێکەوە ئەو کارە هونەریە ببینین و ئەگەڕێنە وڵاتە خۆش مەوەی خۆت خۆش بوێ بام دەردە لێکمان نەکە کە تۆ لە ناو ئازاردابی منیش دڵم بۆ ژانەکە ئێوەش خۆتان بپارێزن نامەوێ کەس لە دەست بدەم بە ئەم دۆخە کوتایی بێت ئەوسا لە ئامێستان ئەکا هەموو خۆمانە پارێزین تازیزەک لە دەست نەدەین تا ڕۆژەی کە پێکەوە زەنگی سەرکەوتن لێ دەدا بەرگە بگیرە بەرگە دەگرم داخوابی کە زیاتر بژین ئەمڕۆ دووربین هەتا سبەی یەکتری لە مێز بگرین پارێزە خزم و کەس و خێزان و منداڵ و زۆر باشترە لە بکوه بجیم بکوه رابی تا خوشتی بیاش دست ندهیم داولات خوب پارزیم همیشه در باز بگیم گەرچی ئێستا نیشتیمانم گۆڕاوە و وەک خۆی نەماوە بەڵام ئێمە بەهێزترین ومێدمان لە دەست نەدا خۆت بپارێزە تا مەرگی ئازیزێکی خۆت نەبینی دەردێکە بۆ هەمووانە گەر هەژاری یازانگینی ڕۆژێ وەکو جاری جارە ژیان وەک خۆی لێ دێتەوە هەرچی خەمی ئێستامانە گشتمە لە بیر ئەچێتەوە خەزم و
پێک بەدێ خۆپارێجین چەندی باریمە گران بیت هێڤیامە چ جانامرید خۆراگیری دێزێدە ئێمەش گەنجین دوا ڕۆژی ئەم وڵاتەمان لەدەستدایە با خۆمان و نیشتیمانمان بپارێزین لەم بەڵایە خۆشمەوەی بۆیە ئاوە خۆم لە تۆ دوورە خەمەوە کە ئەتبینم بۆ سڵاوێ دەستەگرم بە سنگمەوە بۆ ئەم دەردە جیهانیە هێشتا بەڕاستی نازانی بۆ هەناسەی ئێستات ببێ باهێکی پەشیمان بگرە بە هەمومان ئەمە زارە بەڕێ بکەین ڕێنمای و ڕێکارەکان پێکەوە جێبەجێ بکەین ڕەتای کۆڕۆنا بەوادم دنیای تەنیاوە خولی بارێزیە دنیا چارەسەریە لە ماڵمانەوە دەرنێ چوونە دەریە لە ماڵمانەوە دەرنێ چوونە دەریە دەستخۆشی و هیوای سەرکەوتن بۆ ئەو هونەرمەندە خۆشەویستانە ئەخوازین کە بەڕاستی کارێکی زۆر جوانیان کردو و لە کاتی خۆیدا بووە بۆ هیواین کە هەموو لایەک خۆیان بپارێزن هەموو لایەکتان لە ساغ و تەندروست بن و بەر لەوەی کە کۆتایی بە پرۆگرامەکە بێنم سپاسی سپۆنسەری جلبەرگەکان مەکەم کە پۆشاکی دنیای فەرعی یەکەمی پۆشاکی دنیا کەوێتە سەرجادەی چوارتای کۆن سەر و پارکی ئازادی و فەرعی دۆمیشیان لە کاسۆمەڵە نهۆمی دۆم و لەوێش چەند بەشێکیان هەیە و جلوبەرگی زۆر تایبەت و خانمانیان هەیە و ئەتوانن بە نرخێکی گونجاو بە کوالێتێکی باش بەدەست بێنن و سپاس بۆ ئێوەش کاتاکو ێستا بینەرمان بوون هەتا پێوارێکی دیکەی پرۆگرامی بەپابەند بین دەبینە میوانی ماڵەکانتان ئاسۆدە و تەندروست باش بن.